کوالیتی کۆنتترۆل بەڕای من دەورێکی باڵای هەیە لە توێژبوون نەخۆشی شێرپەنجە پێویستە حکوومەت سەرجەمە خواردنانە کۆنتترۆل کە بە تایبەتی خواردنانەیە کە لە قوتوکراون ئەگەر دیقەت بدەین بگەڕێنەوە سەردەمی کۆن بە دەگمەن دەبینین خەڵک تووشی ئەو نەخۆشیانە بن بەڵام ئێستا بە شێوەیەکی بەرچاو زۆر بۆ مەش بەڕای من دەگەڕێتەوە بۆ ئەم خواردنانەی کە لە سنوورەکان داخل دەکرێن تەنها هەدەفیان ئەوەیە پارەکەکەنەوە نەک بۆ تەندروستی خەڵکە. در مورد سرطان باید رسانه‌ها بیشتر فعالیت بکنن، بیشتر توجه داشته باشن. بعد خانواده و رژیم غذایی اینا خیلی تاثیر داره، چاقی بعد چربی خیلی تاثیر داره واسه سرطان که باید ما هرچه دوری کنیم از چربی و اینا خیلی بهتره واسه ما. بعد خیلی میشه گفت این برنامه که شما دارین خیلی خوبه، خیلی تاثیرگذاره واسه سرطان، برنامه سرطانی اینا که مردم بیشتر آگاه بشن. خۆشی بێ و ناخۆشی بێ هەر حکومەت بە برسی یەکەمە کابێ لە سنوورەکان بەڕاستی کوالیتی کۆنتترۆل بە شێوەیەکی یەکجار باش بۆ هاوڵاتی کە ئەمە هاوڵاتی لەم وڵاتەی مافێکی خۆیەتی کەم شتێک بۆ بکرێت بەداخەوە وڵاتەکەمان ئێستا گەنجانێکی یەکجار زۆر خەڵکێکی یەکجار زۆر تووشی ئەم نەخۆشی بووە زۆر بەداخەوە.